مەسیحەکانی دەشتی نێنەوە کۆچی پێچەوانەیان دەست پێ کردو و لە مانگی ڕابردوودا 30 خێزان شارۆچکەی حەمدانیان جێشتووە و ڕویان لە دۆک و هەولێر کردووە. چالاکوانانی ژەشبوونی گروپە چەکدارەکان و نەبوونی یالیکار و ئاوەدان نەکردنەوەی ناوچەکانیان بە هۆکاری ئاوارەبوونەوەی مەسیحەکان دەزانن. مەسیحەکانی دەشتی نێنەوە دوای 5 ساڵ لە ڕزگارکردنی ناوچەکانیان لە دەستی تیرۆرسانی داعش هێشتا هەست بە ئارامی ناکەن و ئەو خێزانانەشی گەڕاونەتەوە زێدی خۆیان کۆچی پێچەوانیان دەست پێ کردووە. کانیسەی سریانی کاسۆلیکی لە پارێزگای نێنەوە ڕایگەیاندووە لە مانگی تەموزی ڕابردوودا 30 خێزان قەزای حەمدانیان جێشتووە. ئەوەش نوێترین شەپۆلی کۆچی مەسیحەکانی دەشتی نینەوایە سەرڕای هەوڵی بەرپرسان بۆ دووبارە گەڕانەوەیان بۆ زێدی خۆیان. قەزای حەمدانیە دیارترین ناوچەیە لە خۆرهەڵاتی نینەوە کە زۆرینەی دانیشتوانەکەی مەسیحین. یۆنادمکەنە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاندووە مەسیحەکانی عێراق بە شێوەیەکی بەرچاو کەم بوونەتەوە و لە کۆی ملیۆنێک و 500,000 کەس ئێستا نزیکەی 400,000 کەسن. بە وتەی ئەو پەرلەمانتارە خراپی ڕەوشی ئابووری و ئەمنی لەو ناوچانی مەسیحەکانی تێدایە جگە لە هەرێمی کوردستان وای لە مەسیحەکان کردووە کۆچ بۆ دەرەوەی وڵات بکەن. بە پێی ئامارەکانی هەردوو حکوومەتی هەرێم و عێراق دەیان هەزار خێزاری مەسیحی نەگەڕاونەتەوە ناوچەکانیان. لە 7 ئاداری 2021 پاپای ڤاتیکان لە سەردانەکەیدا بۆ عێراق دەشتی نینەوەی بەسەر کردەوە. هیوایەکە بۆ ئەو سەردانە هاندەر بێت بۆ گەڕانەوەی ئاوارە مەسیحەکان بۆ ناوچەکانیان. بەڵام ڕەوشەکە گۆڕانکاریشی ئەوتۆی بەسەردان نەهاتووە و ئەو مەسیحانەشی گەڕاونەتەوە کۆچی پێچەوانیان دەست پێ کردووە.